ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک گەنج شاری کەرکووک کە 25 مانگ ڕۆژی هەڵبژاردنە ڕۆژێک لاکردنەوەی بۆ ئێمە و بەبێ جیاوازی ڕایەگەێنین کە چی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و بۆ نەتەوەکانی تر ئەمە تەنها بۆ نەتەوەیەک نییە بڵێن بۆ کوردە بۆ تورکمانە بۆ عارەبە بۆ برایانی ترە لێرەش بۆ کەرکووک ئێمە تایبەتمەندی تری هەیە کە کەرکووک جگەلەوەی کە بۆ سەربەخۆی کوردستان ئەگەڕێنەوە باوەشی کوردستانش و لێرەشە بۆ خوێنی شەیدەکانمان و بۆ هەواڵان برایانی پێشمەرگەمان بەڵێنیان پێ بدەین ئەمە بڕیارمانداوە هەتاوەکو ڕۆژی 25 مانگ بە هەموو کورچ و کۆڵانەکانە بە شارەکانی کەرکووکە بسوڕێنەوە. ئێمە کۆمەڵێ گەنج و لاوی شاری کەرکووک دوور لە ئینتیمای سیاسی و حزبی بڕیارماندا کە هەڵمەتێک بکەین بۆ باگەشەکردن بۆ ریفراندۆم کە بڕیارە لە 25 ئەیلول ئەنجام بدرێت. با تۆجە بەوە کە مەریوان شارێکی ئەسن جوانە هەر ئەسن با تۆجە بە بوونی زرێوار لێرە ئەوەیە کە مسابقە بە خاطری زێوارە بە خاطری فەزاکەوە بە خاطریەوە کە شارێکی توریستی و شارێکی ڕێکوپێکم سەر ساڵان جەشنوارە لێرە بەرگوزارەوە قەرارە ئینشاءڵڵا ئەسن دەبیری ئەم مسابقاتش بدرێ هەر بە مەریوان لە سەتحی ئێران. ئەم مسابقە بوومی مەحەلیانە سەرمایەی ئەسەن ملەتە سەرمایەکی کۆنە ئەبێ ئستقباڵێکی خاصی بۆ بکرێ بعد بەرنامەڕێزێکی خاصی بۆ ئەنجام ببێ کە واقعاً بە جوانی چێتە ڕێک و پێکەوە چون هەر کارێکی هەر بەرنمەیەکی هەر ڕشتەیەکی تەماشاچی خاصی خۆی و هەیەجانی خاصی خۆی هەیە. دی پیام جناب سروکی که بریاورا رفراندوم دای و کمیسیون سربخوی البجاردنش که درگه وکری بو رکلام کرنه اول شارع آکره یکم درگه راگهان نجلای اکتیالامی دموکرات کردستان هات بکره. از کتاگه کردستانی شانازی و پشکدار می اولوی هوا پروپاگاندا رفراندومه که کمک لام خونگل مت آکری برابیه لو ما ادشیم بجم بله و ذاجر بله بوسر خوبنا کردستانی